من ئێستا لە قەزای بەحرکەم لە سنووری پارێزگای هەولێر نیوەڕۆی ئەمڕۆ دیوارێک دەڕوخێت و لە ئەنجامدا کەسێک گیانە دەست دەدات و کەسێکی تریش بریندار دەبێت. ئەو دیمەنانەی کە دەیبینین دیمەنی ڕاستەوخۆن لەو شوێنەی کە دیوارەکە ڕووخاوە کەسێک بە ناوی تەیب جادر مزوری تەمان 55 ساڵ خێزاندارە گیان لە دەستداوە، کەسێکیش بە ناوی سەعید هەرکی بە سەختی بریندار دەبێت و ئێستا لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکانی شاری هەولێر لەژێر چاودێری پزیشکەکاندا و نەشتەرگەری بۆی دەکرێت. ئێستا شاید حاڵێکم لەگەڵدایە لەسەر ئەم ڕووداوە قسەمم بۆ بکە. مام فەیزا سڵاو دەبێت، سپاس بۆ دەرفەتە. ئەم ڕووداوە چۆن بووە؟ ئەوم بینەوە تەواو باوڕۆ سەرەتای تەوابوونی بووە کە بە شۆفەرێ راخۆن کردەوە بنی ئەو دیوارە قۆڵ کراوە، لەگەڵ دیوارەکە بنی قۆڵ کراوە ئەوانە بە تێلێک لێرە هەیە تێلە ئەگە سێریکەی بەڵێ بەڵێ ئەو تێلە کاکتەی بەرەحمەتبی ڕای کێشاوە دیوارەکە یەکسەر ڕووخاوە بەسەر دوکان. کاکتەی گیان لەدەستداوە و کاکە سەعیدیش بریندارە لە خەستەخانە. لە دواوە بووە؟ لە دواوە بووە کە هەڵاتووە ئەو بلۆکانەی بەسەر ڕووخاوە. کاتژمێر چەند ئەم ڕووداوە ڕوویدا؟ تقریبا 11 و تشتێک 11 و چارێک 11 چارێک بووە. بابەجان تو چیت بینی؟ وڵای من بینیم لێرانە ئەمن لێرانە بوو شۆفەر لێرانە ئێران خانمان دەکرد لێرانە وەتو دیوار ئەو دیوارە ڕاکێشا وەتو دیوار بەربێەوە ئەنە بەربێەوە ئێجا مگوتە مام سەعیدی وانە؟ بەڵێ. ئێستا بابەت چێندری بریندار بوو کە وڵای حەوز و نێکانێ لاقە. بەڵێ کەسی تر لێرە نەبوو جگە لە باوکت و لەگەڵ کاکتەیب؟ بەڵێ کەس وەسەڵ لێرە بووم بەس وەسەڵ لە ئیش بووم لێرانە. ئەم خانووە یاخود ئەم مەزرعی چییە؟ ئید کاکتەیبە بەرەحمەت بێ. ئەی کاک سەعید ئیشی چی بوو لێرە؟ وڵای سەرپەرشتیاری دەکرد. سەرپەرشتیاری کاروباری ئێرەی دەکرد وانە؟ بەڵێ. خۆت لە شوێنێک بووی؟ خۆم لێرانە بووم. لێرە وەستا بووی؟ بەڵێ لێرە وەستا بووم. ئێرانە بینیت کە دیوارەکە ڕووخا؟ بام لێرانە ئەو داریان ڕاکێشا کاک تەیب بەرەحمەت بێ ئەوە ڕیان کێشا هەڕا دیوار بام گوتی دیوارەکە هات گوتمە بام وەرە دیوار هاتە خوارێ هەڕا بام ئەوە هات ئەوەندێ بەرکەوت. سەلامەتی خۆی گەورەش پێی باوکی دەدەین ئینشاڵڵا. بینێرانی کۆباس ئەو دیمەنانەی دەیبینین دیمەنی ڕاستەوخۆن بە قسەی ئەم شاید حاڵانەی کە لێرە ئامادەن باس لەوە دەکەن کە ئەم تێلە ئەمە کە لە دیمەنەکانی کۆباسەوە دیارە دوای ئەوەی کە کاکتەیب ئەم تێڵەیە ڕادەکێشێ ئەوەیە ئەگەر لە دیمەنەکانی کۆباسەوە دیار بێ ئەم بەسەر دیوارەکەدا هاتووە دوای ئەوەی کە کاکتەیب کە ئەم خانووە ئەم مەزرعەیە خۆی بووە دوای ئەوەی کە ڕای دەکێشێ دیوارەکە دەکەوێتن. کاکتەیب خۆی نزیک بووە لە لێرە ینی لە ژێر دیوارەکەدا بووە کە ڕووخاوە. کاک سەعید بڕێک دوورتر بووە ئەمە شوای کردووە کە دیوارەکە بە تەواوەتی بەسەر کاکتەیبدا بکەوێت و ئەو یەکسەر گیان لە دەست بدا. بەڵام کاک سەعید بڕێک لە دواتر بووە ئەمەش وای کردووە کە بە سەختی بریندار بێ. ئێستاش لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکانی شاری هەولێرە نەشتەرگەری بۆ دەکرێت. ئەوەی کە قسەی بۆ کردم ئەو مێر منداڵە کوڕی کاک سەعیدە وەکو خۆی ئاماژەی پێکرد کە بە چاوی خۆی ڕووداوەکەی بینیوە. ئەمە گرنگترین زانێرەکان بوو کە پێش نیوەڕۆی ئەمڕۆ ئەوەی کە ئەمە نالەی چییە؟ ئی باوکتە؟ تاوەکو ئێستاش لێرە بەجێمەوە وانە؟ ئەمە نالەی کاک سەعیدە کە لە دوای ئەوەی کە ڕووداوەکە ڕوویداوە لێرە دواتر لەلایەن خەڵکی ئێرەوە گەێنراوەتە نەخۆشخانە. ئەمە گرنگترین زانێرەکان بوو لەسەر ئەم ڕووداوەی کە پێشنیوەڕۆی ئەمڕۆ لە قەزای بەحرکە لە سنووری پارێزگای هەولێر ڕوویداوە کە تێیدا